لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەنجومەنی نوێنەرانی عراق بەرەبەیانی ئەمڕۆ لە دوای چەندین ساعات کۆبوونەوە بەبێ ڕەزامەندی کورد پرۆژه یاسای قەرزکردن و یاخود تەمویلی قەرزەکەی پەسەند کرد. ئەمەش لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە ماوەی ڕابردوودا چەندین ڕێکەوتنیان ئیمزا کردووە لەسەر ناردنی پارە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان. ئەوەی کە لە پرۆژه یاساکە پەسەند کراوە بەرەبەیانی ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان نیگەرانی لە ناو هەرێمی کوردستان دروست کردووە. سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، حکوومەتی هەرێم بەیاننامەیان دەرکردووە لە دژی ئەو کارەی کە لە ئەنجومەنی نوێنەران ڕوویداوە. ئەمە سەرەڕای ئەوەی کە نوێنەرە کوردەکان بەبێ جیاوازی حیزبایەتی بایکۆتی دانیشتەکان کردووە، زۆر کاتیش لە دایانویست نیسابی یاسایی وەکو خۆیان باسی دەکەن بشکێنن بۆ ئەوەی کە ئەو پرۆژه یاسایەت تێنەپەڕێ. بەرحاڵ پرۆژەکە تێپەڕیوە، قسە لەسەر لێکەوتەکان یەکەین. دکتۆر بەختیار شاوەی سەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ستۆدیۆ لەگەڵمدایە بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە. دکتۆر بەخێر بێیت بۆ گەرما و گەرم. ئەمەوێست چەند سەرقەڵم بکرد بدەمێت لەسەر و کاردەوانەوانی کە هەبوو. سەرۆکایەتی هەرێم دەڵێت بەبێ ڕەچاوکردنی پرەنسیپەکانی هاوبەشی سازان و هاوسەنگی و بێگوێدانە سەرنج و تێبینی پێشنیازەکانی نوێنەرانی هەرێمی کوردستان پرۆژەکە تێپەڕێنراوە. پەرلەمانی کوردستانش لە پەیامێکدا دەڵێ ئەو هەنگاوی شەوی ڕابردوو پێچەوانەی ڕێکەوتنامەکانی پێشوەختە بەبێ ڕەچاوکردنی بەهاکانی پێکەوە ژیان و هاوبەشی و بنامەکانی سیستمی فیدرالی. هەروە حکوومەتی هەرێمی کوردستان شکامێک بەر لێسا بەیاننامەیەکی دەرکردووە. کورتەی بەیاننامەکە زیاتر لەوە خۆی دەبینێتەوە کە ئەوان کۆمەڵی ڕێکەوتنامە کۆمەڵی هەنگاویان ناوە بەڵام بەبێ ئەنجام ماوەتەوە. لەگەڵ ئەوەشتا داوای ئەوواکەن یاخود چاوەڕوانیەوەکەن کە هەرسێ سەرۆکایەتێکە لە هەرێمی کوردستان کۆبنەوە پێکەوە بڕیارێکی هاوپەش بدەن. ئەمە کاردانەوەکانە لە هەرێمی کوردستان. بەزوا من لەوە دەست پێ بکەم ئەوەی ڕوویدا لە ناو ئەنجومەنی نوێنەراندا بەرەبەیانی ئەمڕۆ بابەتێکی ئاسایی یاسایی ئەنجومەنی نوێنەران بوو یاخود دەبێ ئێمە وەکو کارەسات تەماشای بکەین. زۆر سپاس کاک یوسف، سڵاو و ڕێز بۆ تەواوی بینەرانی سەتەلایتی گەلی کوردستان. لە ڕاستیە من پێم وایە نە کارەسات بوو و نە ئاساییشە. بۆچی؟ یەکەمیان کارەسات نییە بۆ پێی کە هێشتا دەرفەتی ئەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبکەوێ لەگەڵ حکوومەتی ئیتحادیدا و ئەو یاسایی کە دەرچوو ئەم بەیانیە بەشی ئەوەی تیا هێشتوێتەوە مەجای ئەوەی هێشتوێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لە کاتی ڕادەستکردنی نەوت و داهاتەکانی غەیری نەوتیە بڕی ئەو پارەیە وەرگێ کە حەقی خۆیەتی کە بڕەکەی 320 میلیارد دینار بۆ تا ئێستا. کەواتە ئەمە کارەسات نییە، ئەمە دەرفەتێکمان لە بەردەمایە درگادانەخراوە و لەوەش گرنگترەوەیە کە ئێمە بەرە و جارێکی تر بەرە و پرۆژە یاسایی بودجەی 2020 ڕۆین لە مانگی داهاتوودا بەپێی زانیارەکانی من پرۆژە یاساکە دێتە پەرلەمانی عراق و پێویستە لە کۆتایی ساڵ یان لە مانگی 1 تا 2 ساڵی داهاتوو تێپەڕێنرێ. کەواتە وەکو کارەساتێک نەخێر، وەکو ئاسایش بەدیوەکەی تردا نەخێر حاڵەتێکی ئاسایی نەبوو بۆ ئەوەی ئەمە ژوونکەینەوە پێویستە کۆمەڵی خاڵاماژە پێ بکەین. یەکەمیانەوەیە کە تەوافقی سیاسی کۆتایی پێهات لەو پرۆژە یاسایەدا و تەوافقی شیعە و سوننە و کورد کە هەبووە بە تایبەتی لە مەسەلە چارە نووسازەکانە کە مەسلەی موچە و بژێوی ژیانی خەڵک و معیشەتی فەرمانبەران و هەموو چین و توێژەکانی کوردستان ئەمە خاڵی استراتیژیە و چارە نووسازە بۆ کورد. ئەمە ئاسایی نییە موچەی ئەمانە ببڕێ. ڕاستە لە بەپێی قانون پەرلەمانێکمان هەیە ئەوانتیان پەڕانووە زۆرینە دەنگی لەسەرداوە ئەوە دەستور و قانون هەیە بە پێ ئەمە ئەڕوە، بەڵام ئێمە لە هەمان کاتاوتومانە عێراقی تەوافقیمانەوێ ناکرێ هەموو کاتێک شیعە و سوننە بیانەوێ و چۆنیان بوێ تێیپەڕێن. کەواتە نە ئاساییە و نە کارەساتیشە و لەوەیش با بڵین ئاسایی کەوەی ئاسایی ناکە هەر دۆخی هەرێم خۆی تحملی بەردەوامبوونی ئەم وەزع ناکە. ئەوە تا لێکەوتەکانی ئەم بابەتە ئەمڕۆ دەرکەوت لەسەر ڕوخساری چین و توێژەکانی خەڵکی کوردستان موچەخۆران فەرمانبەران. ئێمە لە دوێنێەوە ئەزانی چەندی خەڵک پەرۆشی بووەوە چەندێک پەیوەندیمان پێوە کراوە ئەوانەی کە موچەخۆرن ئەوانەی کە سوکاری شەید و پێشمەرگە و ئەوانن.
بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە وەکو کورد وەکو هاوڵاتی وەکو نوێنەرانی کورد ئەگەر وا بزانین ئیتر کۆتایی دنیاە نەخێر و لە هەمان کاتە ئەگەر بەبێ خەمیش سێری ئەم مەوزوعەکەین هەر خراپە بۆیە دەکرێت بە زووترین کات پێش چارەسەرەکان بە پرسیارێک لەکەم ئێوە بۆچی بایکۆتان کرد بۆچی نەتانتوانی ئەو تەوافقی کە شکێنراوە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە لانی کەم ڕێکی کەنەوە لەسەر ئاستی تاکیش بێ هەندێک سەرنجی ئەنجومەنی نوێنەران ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بۆ لای خۆتان ڕاپێشن. کاکی یوسف ئێمە هەتا سەعات 4:30 بەرەبەیان ئەوەی کە تۆ تو کردوانیمان بیکەین 4:30 بەرەبەیان نەمانێش جەلسە هەبێت 2 ڕۆژە لەسەر یەک کۆبوونەوە هەبوو لیژنەی دارایی پەرلەمان نوێنەرەکانمان و بەردەوام گفتوگۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی وەزیری پەیوەندیدار لەوێ بوو و شەوەکەیشی با بڵێن لە ڕۆژی پێشترەوە هەتا 12 شەو بەرنەوام بووین تا هاتە سەر 4:30 بەیانی بە هەر شێوەیەک بێ بەوەی کە جەلسە نەبێ بەوەی کە نیساب نەبێ بەوەی کە گفتوگۆ بکەین لەگەڵیانە بەردەوامی بەوەی لە ڕێگەی پەیوەندیە شخصیەکانی خۆمانەوە لەگەڵ هەندێک لە ئەندام پەرلەمان یعنی بڕوات هەبێ جاری وا هەبوو لە کافتریاکە بە سوحبەت و مەشغوڵمانەکردن و ئەوانە مەچن و چیتانە و بڕۆنەوە بخەون و یعنی ئەمانەیەتی ئەکەوێ ئەوەی کە باست کرد بەڵام دۆخێکی زۆر سیرمان بینی یعنی من پێشەوەی کە وەکو خۆم کە ئەو دۆخەم بینی لە سەعات 12 جانیم ئەم یاسایە ئەم شەوە بێ بڕوە ئەگەر ڕۆژێک بوو یعنی بە هەموو لایەکیانەوە ئەتوانم بڵێم زۆرینەی شیعەکان و سونەکان هاتبوونە سەرخەت هیچیان قۆبڵ ناکرد بە تایبەتی هەڕەشیان لە سەرۆکی پەرلەمانە کرد یان و تۆ دەستی تێکەڵ کردووە لەگەڵ کورداوە بۆیە نایی جەلسەکە بکەی بۆیە مەسلحەتی هەیە لەگەڵ هەرێما و لە هەولێر و مەساڵحی تیجارەت و چی ئەمانە یعنی ئەمە دیوی ئەوەی کە بۆچی ئەوە بوو لە سەعات 3 شەو جەڕز لێدا تا 4:30 ئێمە نەمانێشت با بڵێن ئەوان هەمویان لە ژوورەوە بوون نیسابیان نەبوو چەند کەسێکیان مابوو سەرۆکی پەرلەمان جارێکی تر هاتەوە لەگەڵ ئێمە دانیشتێکی کردەوە لە سەعات 4 لەگەڵ نوێنەرانی کورد بۆ ئەوەی کە جەلسەکە برێەوە ڕێکەوتین لەسەرەوەی کە لە لای خۆمانەوە ئەگە هەوڵ بین حد الئیمکان نیساب نەبێ بە بایکۆتەکەی ئێمە واتە سەرەتا لە بایکۆتەوە دەستمان پێ کرد ئەوە بوو لە سەعات 4:30 توانیان 172 ئەندام پەرلەمان کۆکەنەوە هەندێکی تری پێ نەچوو بوو بە 183 ئەندام پەرلەمان بەبێ کورد ئێمەش کە زانیمان نیساب هەیە ناچار تۆ پلانی بی بەکارێنی ئەویژەوەی نابێت دەسەوسان لە دەرەوە بۆستی ئەبێ بچیتە ژوورەوە یان هەوڵدەی تێکی بە جەلسەکە یان هەوڵدەی تەسیریان لێ بکرێ ناو قاعەکەیە کە چوونە ژوورەوە لێت نەشارمەوە ینی تووشی جۆرێک لە ئەحراجی بووین ئەوانەیان و حەق نییە بێنە ژوورەوە ئێمە گوێمان بۆ قسانە نەدا لەبەرەوەی ئێمە لە سەر لە ئێوارەوە هەتا بەرەبەیان لەمانەیەژ نیسابیان هەبێ کەنزانیمان نیسابیان هەیە حسابمان کرد نیسابەکەیان تەواو بوو جەلسە دەسی پێکرد اینجا چوون ئەمە دکتۆر ئەمە هەر لایەنە ئیداریەکەی و بەڕێوەچوونی جەلسەکان و گفتوگۆ ماوێتی با تەواویکەم کە چووینە ژوورەوە جارێکی تر لە ناو قاعەکە ئەوە بوو لە سەرەتاویان و نابێنە ژوورەوە حەق نییە بێن و بۆچی لە بەیانیەوە نایانی ئێستێنێن مفاوەزاتمان دەست پێ کردەوە لە ناوینەکە سەیرەکەن لە ناو قاعەکەیشا جۆرێک لە پێکدادان دروست بوو و بە هەمان شێوە نەیان هێشت وتیان هیچ قۆبڵێک ناکەین سەرۆکی پەرلەمان محاولەیەکی باشی ئەکرد بۆ ئەوەی دۆخەکە بە تەوافق بڕوە لە سەرۆکی پەرلەمانیان قۆبڵ ناکرد چیمان کرد ئەو بڕگە و مادانەی کە لە سەرەتاوە پەیوەندی بە ئەوانەوە هەیە بە مۆزەفینی هی پارێزگاکانی بەغدا و ناوەڕاست و باشووری عێراقەوە هەیە هاتین بە بەرچاوی ئەوانەوە دەنگمان پێدان ئێمە ساینەوانە خۆیان تێفەڕێنن دەرمان داوتمان بەڵکو و بگاتە ئەوەی کە گەشت نەفەقەرەکەی ئێمە دەرمان بنێ بۆی ئێمە کە پێشەوەی بگاتە فەقەرەکەی ئێمە هەمومان لەسەرەوە ڕێکەوتین کە نوێنەرێکمان مداخەلە بکات بە ناوی هەمومانەوە ئەو بوو داوامان کرد لە بەڕێز دکتۆر بەشیش حەداد کە جێگری سەرۆکی پەرلەمانە مداخەلەیەکی باشی کرد و بەسەراحە لەسەر پێشنیاری من بوو کە ئەوە بێت چکە خەڵکی تر هەبوو ئایانویستێکی بن هەر لە فراکسیۆنی ئەولا هات ئەوەی کرد لە
مداخلەکەی زۆر بە واقعی دۆخەکەی ڕوون کردەوە حتا سەرۆکی پەرلەمان وتی ئیخوانی وەخواتی بە عەرەب و کانی بوو وتی ئەوە بۆ یەکەمین جارە نائیبی دووەم داوای مداخلە ئەکات چوە خوارەوە و تایە گوێ لێ بگرن داوای کرد کە چەند سەعاتێکمان بنێ بۆ ئەوەی تا ڕۆژە بێتەوە ئەو وەفدێکی هەرێم بگاتە ئێرە و ڕێکەوتنێک بکەین و کۆتایی بە مەسەلەکە بێ ئەوە بوو قوبوڵی ئەوەشیان نەکرد کە قوبوڵی ئەویان نەکرد ئێمە لە پێشەوەی فەقەرەی ئێمە دەنگی لەسەر بدەن ئەجار جارێکی تر بایکۆتمان کردەوە بەڵکو نیساب بشکێ ئەوە بوو داواشمان کرد لەو دقەیە نیساب نشکا بوو دکتۆر بەختە ئەمە تەکنیکەکەی و لانی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە کە کارتان بۆ کردو تێنەپەڕێن بە دیوەکەی تریە ناوەرۆکی پرۆژەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە بڕگە و خاڵی وەها دانراوە کە هێندە قورس بێ حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکات خۆی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە مەسلەی بڕی ئەو 320 میلیارد دینارە بوو کە ماگانە دەهات بۆ هەرێمی کوردستان بە پێی ڕێککەوتنی کازمی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمان بە هێنانە پێشەوەی ئەم بڕگەیە واتە قەید و بەندیاندانا لەسەر حکوومەتی کازمی بەوەی کە نابێ ئەم 320 میلیارە لەمە دووە بنێرێ بە بەڕێکەوتن بەڵکو بە قانون ئەمان کردیان بە قانون دەبێ ئەم پارەیە بنێرێ لە بەرامبەردا بڕی 480,000 بەرمیل ڕۆژانە حکوومەتی هەرێم تەسلیمی بکە لەگەڵ ئیراداتی غیر نفتی طبعا لە ناوەڕۆکی مفاوەزاتەکانمانە داوای ئەویانە کرد بەڵام لەو بڕگەیەکێنانە ئەو ڕقەمەیان نەوتوە ئەڵێ لە بەرامبەردا پێویستە حکوومەتی هەرێم نەوتەکە تەسلیمکە ئەم بڕگەیە پەیوەندی بە ئێمەوە بوو مفاوەزاتی ئێمە لەسەر ئەوە بوو ئەوان لێت نەشارمەوە دەیانوت ئێمە سیقەمان نەماوە حکوومەتی هەرێم هەموو ساڵێک لە ڕێگەین ئێوە نوێنەرەکانەوە ئەمامان پێیەکە دێت ئەی خاتە ناو موازنەوە وعد وایە کە تەسلیم بکرێت دوایی نەوتەکە تەسلیم ناکەن و موچەی خۆشتان وەرەگرن و دەیانوت ئێمە زەختێکی زۆرمان لەسرە لە شەقامی خۆمان لە ناو کەسوکار و ماڵ و محافەزاتی خۆمان بەوەی کە موتی بەسرە و ئەو ناوچانە دێنن ئەی فرۆشن و پارەکەی نێرن بۆ هەرێم لە کاتێکە هەرێم نەوتەکە تەسلیمەکە دیوێکی ئەم قسانە زۆر تەواوە نەگەرتەوە بەشێکە لەوەی کە ئێمە بەردەوام وتومانە وەکو نوێنەری خەڵک یعنی کە تۆ نوێنەرایەتی خەڵکەکەی با لەسەر حیزبێکیش بێ ئەبێ حقیقەت و ڕاستی بڵێ ئەبێ دیفاع لە مافەکانی خەڵک بکەی بەڵام یەتە سەر هەندێک کێشەی تەکنیکی بۆ نمونە کەیەتە سەر ئەوەی حکوومەتی هەرێمەڵێ من نەوتەکە تەسلیمەکەم بەڵام سیقەم بە سۆمۆنیە ویان حکوومەتی عێراقیەڵێ من پارەکە ئەدەم بەڵام ژمارەی فەرمانبەران 680,000 ملیۆنێک و 200,000 نییە ئەمانە بابێکی ترە ئەوەی کە بەلای منەوە بۆ نمونە من و هاوڕێکانم یان هەر نوێنەرێکی ترەوە گرنگ بێ ئەوەیە کە بە هەر شێوەیەک بێ پێویستە موچە بگاتە خەڵک پێویستە بژێوی خەڵک دابین بکرێت تۆ ئیدارەی خەڵکە دەی تۆ ئیدارەی ئەو دەسەڵاتت هەیە حکوومەتت هەیە بەڕێوەبردننی خەڵک لەسەر تۆیە جان نەوتە فرۆشی نەوت نافرۆشی غازە فرۆشی غاز نافرۆشی ڕێئەکەوی ڕێناکەوی لەگەڵ تورکیا ئیدەی قەرزەکەی چی ئەەکەی بۆیە دی قسەکەی ئەمان ئەو حقیقەتێتیا ئێمە بۆ نمونە چەندین جار لە ساڵی ڕابردوودا سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە دەورەی پێشووتر ڕەفیقمان بووە ناوی دکتۆر هەیتەم جبوریە ئەیوب کاکە ئێوە لەو 250,000 تەنها هیچ نەبێ 100,000 بنێرن لە ئەخیراوتی وەڵڵە بەس 50,000 بەرمیل نەوت بنێرن بۆ ئەوەی هیچ نەبێ من دەمی ئەمانی پێدا بخەم بڵێم کاکە ئەوە نییە نەوتە نێرن هیچ نەنێراوە کێشەکان چارەسەر نەکراوە بە معلقی تەرازووە یعنی کەواتە بەشێکی زۆری کەوتۆتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان و جێبەجێ نەکردووە بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە کامێ پەیوەندی بەڵام هاوڵاتی بۆ ئەم باجە بدا کامێ پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە و کامێ پەیوەندی بە حکوومەتی فیدرالەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە ئەوەیە کە هەتا ئێستا وەکو وتم نەوتی تەسلیم نەکردووە ئەگەر هەر چانێک بوو بێت بۆ ئەوەی دەمی شۆڤێنیەکان و ئەو لایەنانەی تری پێدا بخاوە دەمی ئەوانش دەمی شەقامی خۆیانی پێدا بخەن لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادیەوە هەیە
ئەوەیە کە مبڕیری ژمارەی فەرمانبەران و هەندێک وردە بیانووی تر ئەهێنێتەوە کە لە لیژنە تەکنیکیەکانە هەیە. بەڵام نەتیجە چییە لێرەیە؟ نەتیجە ئەوەیە کە هاوڵاتی بە هەر شێوەیەک بێ فەرمانبەرێک کە ئەڕوا بۆ دەوام، مامۆستایەک کە ئەچێ بۆ قوتابخانەکەی، پزیشکێک لەم وە دۆخەی کە ئێستا کۆرۆنای تایە، پزیشکێک یان کارمەندێکی تەندروستی یان هەر کەسێکی تر ئەچێت خزمەتی خەڵک دەکا لە بەرامبەردا ئەبێ موچەکەی بدەیتێ، معیشەتەکەی بدەیتێ، معاشەکەی بدەیتێ بۆ ئەوەی کە ژیانی بڕوا. خو خەڵک چاوەڕ حەقی چێ بەسەرەوە حکوومەت کێشەی هەیە کێشەی نییە وانە خو خەڵک کێشەی بۆ حکوومەت دروست نەکردووە. جا حکوومەتی ئیتیحادی بێ ویان حکوومەتی هەرێمی کوردستان بێ. دکتۆر بەختیار ئەو کۆمەڵە بەیاننامەی کە ئەمڕۆ بڵاو کرانەوە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمانە تەنانەت لە بەیاننامەکەی حکوومەتە بەدەق هاتووە ئەڵە چەندین لێک تێگەیشتن و ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی فدرالی پێشوو ئێستا هاتوونەتە ئارا و حکوومەتی هەرێم هەمیشە پابندە دەستوریەکانی خۆی جێبەجێ کردو لە دابینکردنی ماف و شایستە دەستوریەکانی خەڵکی کوردستان. پێت وایە ئەو بەیاننامانە کاریگەریانە بێ لەسەر هەڵوێستەکانی حکوومەتی عراق و ئەنجومەنی نوێنەرانی عراق و ئەو بڕگێ جارێکی تر وەکو ساڵانی تر لا ببرێت؟ هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ڕانەهاتەوە ئەو جەوەی کە من بینیم لە دوێنەیە نەک لە ناو قاعەکە لە دەرەوەی قاعەکە کاتێکە گفتوگۆ ئەکرا لەگەڵ لایەنە عەرەبیەکان و لەگەڵ حەسەن بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان مستەحیل لە جارێکی تر ئەو بڕگەیە لا ببرێ و هەتا ئەو کاتەی کە نەوت تەسلیم نەکرێ و داهاتەکان تەسلیم نەکرێ و جۆرێک لە ڕێکەوتن نەهێنرێتە ئاراوم پێم وایە جۆرێک لە ڕێکەوتن مەبەست لە چیە؟ مەبەستم لەوەیە ئەو نەوتە کە تەسلیم ئەکرێ ئیتفاقی بکرێ بڕەکەی چەنە و ئەو داهاتانەی کە ئەوانەوێنێ لە 150 لە 175 لە 100 هیچ نییە چی ئەمانە و ئەم داهاتانە باجەکانن داهاتی گومرگین چین هەر شتێکی تر هەن ئەمانە لە لیژنە تەکنیکیەکانن پێویستە ئەمانە چەندێکن و لە بەرامبەریشدا حکوومەتی ئیتیحادی پێویستە چەند بدا بە هەرێمی کوردستان بخرێتە ناو موازنەی ساڵی 2021ەوە. یەکێک لە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە قەناعەتی من کە ئەمڕۆ تەقیەوە و ئەم دۆخەی دروست کرد ئەوە بوو ئەو ڕێکەوتنەی لە دەرەوەی ئیرادەی کوتلە سیاسیەکان کردبوو لەگەڵ کازمیە. کام ڕێکەوتنە؟ ئەو ڕێکەوتنی 320 ملیارە. کازمی ڕێکەوتنێکی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەتا کۆتایی ئەم ساڵ هەموو مانگێک بڕی 320 ملیار دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆ موچە خۆرانی هەتا ئەو کاتەی پرۆژە یاسای موازنەی 2021 دێتە پەرلەمان و دەنگی لەسرە درێ. بەڵام نەکازمی و نە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەناعەتی من ئەوەی کە بەلایەنەوە گرنگ نەبووە بریتی بووە لە ئیرادەی کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمان. بۆیە دەبینین دوێنێ کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمان بە یەک بەرد دوو نیشانەیە دوو چۆلەکەیان کوشت. یەکەمیان بە کازمیان وێت ئەگەر بە شێوەیەکی تاگڕەوی یان حساب بۆ پەرلەمان نەکەی هەر ڕێکەوتنێک بکەی لە دەرەوەی ئیرادی کوتلە سیاسیەکان ئەوە ئێمە لێت قوبوڵ ناکەین و هەڵێوە شێنینەوە. ئەمە یەکەم پامێکی توندیاندا بە کازمی و بە تایبەتی ئەو باڵی کە لە ئێرانەوە نزیکە دەوڵەتی قانون فتح عسایب و جەماعەتی حەشد ئەمانە کە دژی حکوومەتی کازمین و معارەزە نەیان شاردوێتەوە. ئەمە یەک. دووهەم ئەو نیشانەیە کە شکانیان بە یەک بەرد ئەو کوتلە سیاسیانەی دوێنێ شەو بریتی بوو لەوەی کە ئێمە بەرەو هەڵبژاردن نەڕۆین. ئەم مەسلەیان تا ڕادەیەک والێ کرد بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن بەکاری بێنن و لە شەقامی خۆیان بگەێنن ئەوە تا ئێمە دیفاع لە نەوتی ئێوە و لە داهاتی ئێوە و لە پارەی ئێوە دەکەین نامانەیە وەکو پێشووتر داهاتان بڕوا بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە نەوت تەستیمی کەواتە جۆرێک لە تۆڵەسەندنەوە هەبوو لە مستەفا کازمی بەتابەت کە دوو مانگ بەر لە ئێستا سەردانی کرد و هەرێمی کوردستان و چەند سەرەتداوێکی بۆ ڕێکەوتن لەسەر داهاتە ناوخۆیەکان دروست کرد. ئاخۆی ئەتوانین بڵین هەر بەتەنها ئەوە نییە کە بەهۆی ئەوەی کەس کازمی هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەوان ئەمەیان کردبێ ئەو شتێکی پرۆتۆکۆلیە زۆر ئەوە نییە. بەڵام ئەوانەوە بوو ینی بۆ داهاتی سنووریەکان بڵێ هەندێک ئیشی کرد بۆ ڕۆی مەسەلەکە زیاتر کێشەکە نەوتە
لە ڕاستیە مەسلەی نەوتە و بەسەراحەت مەسلەی ئەم اتفاقیە نازانم ئەوەی کە هەرێم لەگەڵ تورکیا هەیەی 50 ساڵەیە ئەم کێشەیە بێ حەلکرێ لە نێوان تورکیا و لە نێوان عێراق ئابێت و خۆدێک لایکەیتەوە نەوت بەکی ئەفرۆشی و داهاتی چۆنە و من پێم وایە کاتی خۆی ئەو برادرانەی کە ئەم سیاسەتی نەوتیان هێناوەتە پێشەوە زۆر وردەکار نەبوون و بیریان لە داهاتووی ئەم میلەتە نەکردوێتەوە و با بڵێن ڕەتفعل بووە بۆ حکوومەتی عێراقی یعنی بۆ نمونە ئەوان بیریان نەکردوێتەوە نازانم یان بیریان نەکردوێتەوە یان کورتبین بوون یان خۆیان ویستویانە ئەم دۆخە بەم ڕۆژە بگەێنن یعنی لە پرۆسەی نەوتی دەرهێنان و نۆت فرۆشتندا یعنی کا یوسف معقول ئیتیان نییە تۆ دەوڵەت نیت باشە ئەتراف پێ نەکراوە ئەبێ بزانی ئەم نەوتەی تۆ نرخەکەی کەمترە لەو نەوتەی کە لە ڕێگەی عێراقەوە فرۆشتی تەسەور بکە لە مانگی ڕابردوودا هەموو بەرمیلێک نەوت حکوومەتی عێراقی بە 41 دلار فرۆشتوێتی لە بەرامبەردا هەرێمی کوردستان بە 31 دلار فرۆشتوێتی هەموو بەرمیلێک تۆ 10 دلار لە جێیا کەمتر پارەیەکە باشە تقریبا 2 دلار و نیو بۆ 3 دلارە هی مەسلەی ئەوەی بۆریەکانە ئەیدەی بە تورکیا باشە یعنی هەر لە جیا تقریبا نرخەکەی بەرەو نیوە کەمترە بێتەوە ئەمە یەک یعنی بیر لەوە نەکەیتەوە تۆ سیاسەتی و سربەخۆ و ئابووری سربەخۆ و استراتیژی نەوت و ئەمانەدا ڕێژی بیر لەم خاڵە نەکەیتەوە دووهام لە مەسلەی نەوتە ئەبێ بزانی نەوت هەموو ڕۆژێ بە 100 دلار نییە چکە ئەو کاتێک کە ئەو نەوتە دەرهێنراوە لەیان هەرێمی کوردستانەوە بڕیار دراکە ئێمە خۆمان ئابووری خۆمانمان ئەبێت ئەو کاتەوە وەزیری سامانە سروشتیەکان دەیوت ئەبێ بزانی نەوت جاری وایە دێتە 10 دلار 15 دلار 20 دلار ئەوە تا ئێستا بە هزار ئەوەی کە لە دوای هەڵبژاردنەکانی ترامپ و دۆزینەوەی ڤاکسینی کۆرۆنا نزیک بۆتەوە لە 47 دلار وانە تەمەنای 50 دلارەکەی بۆیە هەرێم گەشتە ئەم دۆخە یعنی لەبەرەوە سیاسەتی ناشەفافی نەوت لە هەرێمی کوردستاندا و هەروە نەبوونی ڕۆیەکی استراتیژی بە سەراحەت ئەبێ ئەمە باز بکرێ ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە ئێمە خۆمان بۆچی ئەوەکەین زۆر بەداخەوە هەندێک جارەندێک لە کەس پێیان وایە کە ئێمە ئەم جۆرە قسانە دەکەین و ڕەخنە دەگرین پێیان وایە یان ئەیانەیە وا لە خەڵک بگەێنن کە ئێمە دژی هەرێمی کوردستانی یان دژی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستانی نەخێر بەعکسەوە من پێم وایە ئەوانەی کە شاباش لێ ئەدەن و ئەوانەی شانامە بەسەر ئەو سیاسەتەدا دەکەن و چەپڵەی بۆ لێ دەدەن و خەڵک نانیە بیخوا و چەپڵەی بۆ لێ دەدەن و نقلانەی بۆ لێ دەدەن بۆ ئەو سیاسەتە و خەڵک بە ساڵێک 4 موچە وەرەگرێ ئەوانە گەورەترین دوژمنی ئەو ئەزمونن ئەو حکوومەتن ئەوانەی کە ڕەخنە دەگرن خەمخۆری ڕاستەقینن کە ئێمەمانانین بۆیە زۆر گرنگە ئێستش دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر ئیعادە نەزەر بە کۆی مەلەفی نەوت و دۆسی نەوتا بکاتەوە ئایا ئێمە لە دەرهێنانی نەوتا خانجازمان کردووە ئایا خەڵک لێمان ڕازیە ئایا میلەتەکەمان پێ حەساندوێتەوە ئایا خۆشگوزەرانی بۆ خەڵکمان پێدابین کردووە لە مەلەفی نەوتا تۆگەر وەڵامی بێتەوە چی وەڵامە دێتەوە پرسیارانەی کە ئاکەی ئەوەی کە لەسەر شەقامە لەسەری نانی ئەمان من پێویست ناکە وەڵام یعنی هەموو هاوڵاتیەکی ئاسایی دکتۆر بەختیار لە قسەکانی پێشوو داماژت بۆدا کە لە بڕگەی پرۆژەکەی کە پەسەند کراوە بەرە بەیانی ئەمڕۆ خاڵێک دانراوە کە حکوومەت هەرێمی کوردستان و کۆمپانیای سۆمۆ پێکەوە لەسەر بابەتێ ڕێکەون وتر لە جلسەکانی دەرەوە لە ڕاڕەوی ئەنجومەن سەر 480 بەرمیل کراوە کە ڕادەسپرێ پرسیارەکە ئەوەیە لە ساڵی 2014 تا ئێستا حکوومەتی عراقی داوای 250,000 بەرمیل نەوتەکە حکوومەتی هەرێم تەسلیمی نەکردووە ئێستا بیکا بە 480,000 لەگەڵ داهاتە ناوخۆیەکان پێ دوای بابەتێکی ئاسانە و بۆ خێرایی هەرێمی کوردستان چێتە ژێرباری خۆی ئەوەیان بۆ ئەو مەسافەیان بۆم فاوەزا دێشوێتەوە حتمما لەو 480,000 هەر دوێنێ هێنایانە دەوری 380,000کەش بەڵام ئایا کێ مفاوەزاتێکی واقعی و ئەقلانی دەکا بۆ ئەوەی کە ینی بەجددی بە واقعی بیکە بۆ ئەوەی کە ڕێکەوتن بێتە ئاراوە لێرەدا ئەوەندەی کێشەکە لەسەر نیەتە لەسەر نیاز پاکی ئەوەندە کێشەکە لەسەر ڕقم نیەتە ئێستا ڕقم یەتت ناو تەفاسیلەوە بەڵام جۆرێک لە نیەت و نیاز پاکی ئەوێ ئەم مەسەلەیە و بە وازەحی ئەوانەی کە
دوێنێ گوێمان لێ بوو ئەوەیە کەسی قیان نەماوەڵێ هەموو ساڵی حکوومەت یاریێمی کوردستان ئێوە نوێنەرانی کورد شەڕی بۆ دەکەن و ئەو بڕگەیە دادەنرێ پارە دەچێت بۆ هەرێمی کوردستان بەڵام هیچ نەوتمان نەبینیوە لە بەرامبەردا نەوتەکە نایێت ئەمەیە مۆزوعەکە. یەک خاڵی تر لەسەر لە ناوڕۆکی پرسیارەکەی جەنابدا ئەوەی کە دوێنێ داوایان کردو ئەوە داواکاری حکوومەتی کازمی نییە 480,000 ئەوە داواکاری کوت لە سیاسیەکان بوو. جیاوازی چییە؟ هەمانەوە بابەتێکە بەبەردە نیشانە بڵێ ئەوان ئەوەیانەوێ و ڕەنگە لە دوایە کووتم ئەگەر لە بۆ پرۆژه یاسای 2021 یان ئەو ئەگەر وەفد بڕوا لەم ڕۆژانەی داهاتووە ئەکرێ لەسەر ئەوە ڕێکەوەی بەڵام خۆ حکوومەتی کازمی هەموو مانگی 320 ملیاری ئەنارد ئەم چەند مانگی پێشووتر هیچ نەوتیش تەسلیم نەکرا بوو کەواتە ئەوان لە دەرەوەی ئیرادەی کازمی ئەمەیان کردو و ڕقەمانەیان داناوە و ڕقەمەکە لەمە دووە ئەبێت حکوومەتی کازمی کە ڕێککەوتنێکەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەبێ نوێنەری کوت لە سیاسیەکان و ئیرادە سیاسیەکان و لە بەشدار بن لەو جۆری ڕێککەوتنەوە لەو جۆری تێگەیشتێکێتە ئاراوە. دکتۆر بەختیار زۆر باس لە سەپاندنی هەیمانی کوت لە شیعەکان و سیاسەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عراق کرد. پرسیارەکە ئەوەیە ئەم پرۆژە یاسایە لە حکوومەتەوە هاتووەتە پەرلەمان لەو بڕگە لەو پرۆژێ لەو ڕەشتوسەی کە حکوومەت نردوێتی چۆن مامەڵی لەگەڵ هەرێمی کوردستاندا کردووە؟ لەوەی کە لە حکوومەتیەوە هاتووە هیچی ئاماژەیەکی وای تێدا نییە کە دژی هەرێم بێ بەڵام ئەوان ئەمەیان کرد خۆی تەوان ئەم پرۆژێ یاسای قەرزە تقریبا نزیکی مانگ زیاترە مانگێ بۆ مانگونیوەکە بێ هاتووەتە ناو ئەنجومەنی نوێنەرانەوە سەرەتا ئەوان کۆمەڵی بیانووی تریان هێناوە 41 تریلیۆن دینار بوو کەمیان کردەوە بۆ 12 تریلیۆن بۆ ئەم چەند مانگی بۆ ئەم سێ مانگە باشە چەند ڕۆژ گفتوگۆ و مناقەشە و بێنەوبەردەیەکی زۆر لە 41 تریلیۆن دینارەکەەوە بوو بە 12 تریلیۆن دینار و لە ڕۆژی پێش ئەخیراواتە پێرێ ئێوارەکەی مەسلەی پارەکەی هەرێمی کوردستانیان هێنا و مصر بوون هەتا گەیاندیانە ئەوەی کە دەنگی لەسەر نەدێ و تێنەپەڕێ تا ئەم قۆناغە و تا ئێساش مستەفا کازمی وەک سەرۆک وەزیران نیاز پاکە بەرامبەر بە هەرێمی کوردستان 320 ملیارەکە بنێرێت. بەڵێ تەمان مستەفا کازمی ناوێ بەرەیەکی تر نایوێ بەرەیەکی هەرێمی کوردستان لە خۆی بکاتەوە و لە هەمان کاتە خۆشی دەردەدارە بە بوونی چەندین معارەزەی گەورە و کێشەی گەورەی بۆ دروستەکەن بابەتی دواخستنی ئەم موچەیش بە جۆرێک لە جۆرەکان ئەو دەردەیە کە مستەفا تووشی بووە و ئەو کێشەیە کە لە ڕووی سیاسیەوە بۆیان دروست کردووە دەیانەوێت پیشانیش خەڵکی بدەن کە مستەفا کازمی لاوازە تەنان ناتوانێت موچە دابین بکە و دەڵێن فەرم و عەبادی لە کاتی خۆیدا شەڕی داعشیە کرد نرخی نەوت دابەزی بوو بەڵام موچە هیچ مانگێ دوانەکەوت سامانەوە ئاڵێنەوە و لە بەرامبەریشدا ئەیانەیە وای لێ بکەن بەرەو فەشەلی ببەن و لە مەسلحەتیان نییە انتخاباتی پێشوەخت بکرێ باڵەکەی فتح و ئەوەی حەشدی شعبی و دەوڵەتی قانون حەزەکەن انتخاباتی پێشوەختە نەکرێ و انتخابات بچێتە ساڵی 2022 بۆیە لاوازکردنی حکوومەتی کازمی و دوجار ناچارکردنی کازمی بۆ ئەوەی کە دەستبەرداری پۆستەکەی بێ ئەوەندەی تر هەدەفەکەیانە پێکیە و وا دەکا کە هەڵبژارنەکەش نەکرێت. دکتۆر بەختیار یەکشت بابەت هەیە لە کۆی ئەم گفتوگۆیە لە کۆی ئەم چەند ساڵە بریتە لە کات کوشتن نەک گەیشتنە ڕێکەوتن ئەم کات کوشتنە خزمەت بە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەکا خزمەت بە هیچ لایەک ناکە نە بە هەردوو حکوومەتەکەکە نە بە هاوڵاتی ئەکا لەسەر شەقام دەبینی لەم چەند ساڵەی پێشووتردا بۆ ئێستا گەر بیبینی دۆخی عێراق چەندێک بەرەو خراپتر ڕۆشتووە لە هەموو سێکتەرەکانە دەبینی لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی خەدەماتەوە و هەروەها تا ڕادەیە کە توانین بڕین لە ڕووی تیرۆر و تەقانەوانی ڕاستە بە هاوکاری هێزەکانی نێودەوڵەتی و ئەمانە توانرا داعش دەربێنرێ بەڵام ئێستا جارجار ئەوانش سەریان هەڵداوەتەوە
و هەروە لە ڕووی سیاسیەوە ببینە کە هێزەکان چەندێک ناکۆکن لە ناو خۆیاندا ئەمە لەلایەک لە هەرێمی کوردستانیش کوشتنی کات بەبێ ئەنجام ئەم دۆخی لێکەوتەوە ئێمە پرسیارەکەین ئایا ئێستا دۆخی هەرێمی کوردستان باشە یان ساڵی 2014 یان 2013 یان حتا 2015ش دەبینی ئێستا زۆر خراپتر لەو کاتانە. دکتۆر بەخێ هەموو ئەو سەدانانی کە وەفدی هەرێمی کوردستان کردوێتی بۆ بەغدا ئەو هەموو لیژنە تەکنیکی و ناسەرەکیانە یاخود و کۆبوونەوە سەرەکیانەشی کە ئەنجام دراون بەم پرۆژە یاساییە سفر ئەبێتەوە؟ نانا خۆی ئەم پرۆژە یاسایە مەجای هێشتوێتەوە وەکو لە پێشتر ئاماژەم پێکرد دەرگاکان دانەخراوە دەرفەت هەیە بەڵام نیەت و نیازپاکی نییە. ئەمە زۆرمە نیەت و نیازپاکی پێویستە هەبێ نیەتەکە ئەوەیە بڕۆ بۆ ڕێکەوتن نیازپاکیەکە ئەوەیە وایان لێ بکە کە نیازی تۆ پاکە لە مەودوار ڕێئەکەوی و ئەوانیش قەناعەت پێ بکە کە بەداخوازیەکانی تۆ هەرەوە نیە تۆ بیدەی ئەو بێ ئەوانی ژوارێ بکەی کە بیدەن بە تۆ کەواتە ئەمە جۆرەی گفتوگۆیە یعنی بۆ نمونە کە تۆ داوای ئەوە ئەەکەی مەسەلەی سۆمۆ کێشەدەیە لە سۆمۆیە فەرموودەی بۆ ڕێنەکەوتی باش ئەم هەموو وەفدە ئەڕوا چیەکە ئەم هەموو وەفدەیە بۆ بەغداد نازام ڕۆژێ دوو ڕۆژ ئەوە لیژنەی تەکنیکیە لە وەزارەتی دارایی ئەمە لیژنەی تەکنیکیە لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەمە لیژنەی تەکنیکی و نازانم لیژنەی ئیداریە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وانە ئەی نەتیجەکە یعنی ماقولە ئێمە شەوی ئینتیخابا شەوی دەنگدان لەسەر یاساکە لە ئەخیر دەقایە داوای 1-2 سەعات بکەین بۆ ئەوەی ڕێک بکەوین و نازانم تەلەفۆنات دەست پێ بکە و کۆبوونەوەی وەفد بێت و ئەمانە ئەی ئەم هەموو وەختەی کە کردومانە هەندێک لەو برادرانە ئەڵێن لە 18 حکوومەت بەڕسمی وتوێتی ئێمە نەوتەکە تەسلی مەکەین ئێ باشە 18 هەتا 11 ئەی بۆت کە تەسلیم کرد بۆ نەوخستە ئەمری واقع ئەوە و نە ئێمە ئەحراج بکەی لەوێ ئێوە ئاگاتان لەو نووسراوە هەیە کە بەڵێ ئاگامان لێ بوو بەڵام ئاخر خۆ هەموو شتێ بە نووسراو تەواو نابێ ئەبێ بە عەمەلی بە واقعی باشە هەر نەوت ڕادەستەکان یاخود بە پێ و نووسراوە بیان نووسراوەکانی دیکە قەرار واوە باز و گومرگیشی 250,000 بەرمیلی ڕۆژانە و لە 150 داهاتی خاڵە سنووریەکان ئێستا ئەوان سەقفیەکەیان بەرز کردوێتەوە 250یان کرۆ بە 400 طبعاً کوتلە سیاسیەکان هەڵم نەک حکوومەت 250کە بووە بە 480 و داهاتەکانیش بووە بە هەمووی بەڵام ئەمە قابلی مفاوەزاتە ئێتۆل ئەگەر ئەمڕۆ خۆتی بۆ ئامادە نەکەی و نەچیتە بەغا و دانیشتن نەکەی و ڕێک نەکەوی ئەوە چۆن ئەم 3 مانگە دوێنێ ئێوە ئەم بەیانیە کە دەنگی لەسەردرا گەشتین بەم نوقتەیە مانکوونیوێکی تریش لە مەسلەی پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2021 کە پەیوەندی بە 1 ساڵی تەواوی خەڵکی کوردستان و هەرێمەوە هەیە ئەو کاتە ئەوەش وەکو ئێرە لێت و لە شەوی ئەخیرا فریایز ناکەیت. دکتۆر بەختیار ئەوەی کە ئەم بەرەبایانیان ڕوویە دەکرێت بۆ بودجەی 2021 ڕوو بدات یاخود دەبێ لێکیان ژاکەینەوە ئەمیان بۆ 3 مانگە ئەویان بۆ ساڵێکە شێوازی ڕێکەوتن و مامەڵەکردنیان بێکەوە گرێدراوە یاخود بەجیایە خۆی ئێمە لە ڕووی پەرلەمانیەوە بە پێی ئەو تەجروبەی هەمانە دائیمە ئەم شتانە بن بە ئەساسیات یعنی کە شتێک ئەبێت لە پرۆژە یاسایەکە بە تایبەتی ئەو شتانە وەکو پرۆژە یاسایی موازنەوەوانە ئیتر هات دقێک وەرەگرێ ئەبێ بە عورفێک و لە ڕووی واقعیەوە ئەوەی کە بینیم من قەناعەتم وایە حکوومەتی هەردوو لا ڕێک نەکەون و هەرێم ڕێک نەکەوێ ڕەنگە لە پرۆژە یاسایی بودجەکەیە واتە ئەوی 2021 تونتر بن چکە ئەمە شتێکە بۆ 3 مانگەوە مۆزۆعی قەرزە تونترە بن یاخود بۆ ئەم 3 مانگە هیچ نانێرن بۆ هەرێمی کوردستان و بەپێ ئەمە نانێرن بەپێ ئەمە نانێرن ئەگەر چارەسەر نەکرێم اللهم بە کاریگەریە بێ بۆ تونبوونیان لە بودجەی 2021 بە تەکید من پێم وایە تونترە بن لە ئەم شەو تونترە بن هەر هیچ شتێک نانێرنەوە ئەوانە و هەر کەس لە ماڵی خۆی زۆر باشە دکتۆر هەر لە وێرە گشتەکە ینی ئەم هەموو قەرزە بکە حکوومەتی عراقی بابەتێکی ئاساییە جا ئەمە پەیوەندی بە دەوڵەتی عراق خۆیەوە هەیە حکوومەتی عراقی نەخێر ئێستا تقریبا 133 ملیار دلار قەرزارە و بەپێی معلوماتی ئێمە ساڵانە حکوومەتی عراقی
5 تریلیۆن دینار قەرزەیاتەوە، واتە تقریبان 5 میلیارد دلار 5 میلیارد دلار قەرزەداتەوە. قەرزی فائیدەی ئەوەی کە ئەو قەرزەی کە کردوویەتی ئەبێ ئەچێتە سەری و ساڵانە ئەیداتەوە. یعنی لە هەر لە جێ ئەگەر هیچ قەرزێکی تر نەکە هەموو ساڵێک ئەبێ 5 میلیارد دلار فەوائید باتەوە و جگەلەوەی کە هێتی ئەمە دۆخێکە دۆخێکی زۆر ناتەبیعیە. بەڵام بیرمان نەچێ عێراق دەوڵەتە معتەریفە، نەوتێکی زۆر زۆری هەیە، یعنی وڵاتان چاویان لەسەرێتی، ینی دووەم یەدەکی عالەمی نەوتی هەیە لە دنیاە، بەرەوە ئەتوانەیە لە هەر زروف و کاتێکە ئەگەرم حکوومەتێژ نەبێ حکوومەتێکی تر بێ و ئەگەر دۆخی نەوت بەرەوە پێشەوە بچێ و سعری بەرز بێتەوە ئەتوانێ وردە وردە سەدی ئەوانە بکە. هەر دوێنێ پێرێش علی علاوی وەزیری مالیە تاکیدی لەسەرەوە کردەوە وتی قەرزەکانمان ڕاستە هەنوو زۆرن بەڵام جێگەی مەترسینین لەسەر دەوڵەتی عێراقی. تۆ ببینە ینی عێراق فەشەریە ناوە لە ڕووی ئیدارەدان و دەوڵەتداری و خزمەتگوزاری و ئەو جۆرەشتانەوە، بەڵام سەرمایەکی زۆری نەوتی هەیە ئەکرێ لە هەر زروف و ئەوانەیەکە بتوانێت باڵێن ئەو بۆشایانی پێ بڕکاتەوە. دکتۆر بەختیار شاوەی زەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس کە لەگەڵماندا بوویت. زۆر سوپاس. ئێوەش خواتان لەگەڵ بێت.